بەڵی بەداخەوە لایەنی پەیوەندیدار بەو شێوازە بەدەم داواکاریەکانمانەوە نەهاتوون، بەڵام دەبێت لێرەوە دەستخۆشی لە بەڕێبەری دەستگای کاروباری مین بکەم، چونکە ئەو بۆ خۆی بە شخصی هەم پەیوەندی پێوە کردوم، هەم هاوکاری ڕاگەیاندووە بۆ پرۆژەی گەورەی بکەین. ئینشاءڵڵا لە داهاتووشدا بەرنامەم وایە کە پەیوەندی و کۆنتاکتێکیان لەگەڵ ببەستین بۆ گەورەکردنی ئەو پرۆژێکتە. هەموو هاوکارێکی خۆ ڕاگەیاندووە، لەوانە بۆ نمونە دابینکردنی جیازی کەشفی بواری مغناتیسی مین، هەروەها ناردنی تیمێک لەگەڵ ئێمە کار بکە، بەڵام ئینشاءڵڵا لە داهاتوودا پێکەوە کار دەکەین بۆ گەورەکردنی ئەم پرۆژێکتە. ئەکید هەموو کەسێک کە فکرەیەکی تازە هەیە بۆ هەر داهێنانێک لە هەر بوارێکی ئەدەبی یان علمیدا بێ پێویستی بە پاڵپشتی حکوومەتەیە، چونکە هیچ کەسێک بە توانای ذاتی خۆی ناتوانێت ئەو ئیمکانات و ئەو بەهرانەی کە هەیەی پەرێ پێ بدات. بۆیە بەڕاستی حکوومەتی هەرێم پێویستە لا لەو جۆرە توانانە بکاتەوە. ئەکید تاکوی ئێستا هیچ دەستگایەکی وان نەبووە کە پشتیوانی لەوە کاوەش دەکاتە کەم تەرخەمیدانی حکوومەتی هەرێمەوە.